عليكم السلام ورحمة الله وبركاته. تندرستی چۆنە باشی الحمد لله بۆ خوا باشە إن شاء الله. یاخوا هەر باش بی من برادری سورکیەوم. پێ خۆشحاڵم بە بینینە بە تەلەفۆنەکەت زۆر سوپاست دەکەم. سەلامەت یاخوا دایان چۆنە باشە؟ حەمد و سەنا بۆ خوا، حەمد و سەنا بۆ خوا باشین هەتا ئێستاکە هیچ گرفتێکی تۆمان نییە. کاکە گیان من زۆر سوپاست دەکەم، سوپاسی تەلەفۆنەکەشت دەکەم کە بۆت کردوم بەڕاستی جێگای ڕێز و حرمەتیت. دەستە ماچەکەم کاک زاری. ئەچیتە بە دیوانی خوا باوکەکەم کوڕە جوانەکەم. هیوای من، هیوای دایکە، هیوای براکانە خۆشگوزەرانی تۆ بوو باوکەکەم. خۆی گەورە لێت خۆش بێ. ئەو ڕۆژەی کەوا سوورکێ و تایە بریندار بوو بۆ شەوەکەی کە شەهید بوو، من لە سەرای ئازادی بووم، وەستا بووم وەکو ئەو خەڵکە. تەقە هات، کە تەقە هات تەقەکە لە ڕووی بازاڕی دۆلارەکەەوە بوو. ئیتر منی وردە برداهاتمە خوارەوە، ڕۆیشتم بۆ لای بازاڕ وتم هاتە دەم باس چییە؟ وتیان وڵات دوو کەس دوای بدینار بووە. منیش مۆبایلم پێ نەبوو، هیچم پێ نەبووە، هەڵسام هاتمەوە بۆ ماڵەوە لەگەڵ خێزانمە هەڵساین ڕۆیشتم بۆ خەستەخانەی تر کە لە خەستەخانە لە تەوارەکە ئەڕان سوورکێ و کەوتووە کەمێک گیانی ئاوسا بوو. ئەگە برینەکەی سەخت بوو لە سەعات 10:30 کۆچی دوایی کرد. مۆبایلەکەی سوورکێ و هەر زەنگ لێدات، بەڵام خۆی نییە. ئێستا حاڵت چۆنە؟ سوورکێ و چۆنە؟ وتم کاکە سوورکێ و نەماوە، ئەوە منەمەوە تەلەفۆنەکەی ئەوە. زۆر کەس تەلەفۆنی کردو دوایی وتم تەلەفۆنی فڵان کەسە داوای لێبردنەکەم نەمانزانیوە. ئەنی بەڕاستی زۆر شت هەیە لەوانە، بەڵام خی گەورە بەخشندەیە، بەخشندەیەکەی خی گەورە ئەمەندە زۆرە، ئەمەندە زۆرە لە ئێمە زیادە. من هیوادارم دۆست و ڕەفیقەکانی و هەموو ئەوانەی کە هەواڵمانە پرسن لە ساغ و سەلامت بن. مۆبایلەکەی سوورکێ و هەر زەنگ لێ ئەدات، بەڵام خۆی نییە هەڵێگرێت. یا منە میادایکی ئەو تەلەفۆنە هەڵئەگرین، بەڵام کە تەلەفۆن جەرەسێک لەو تەلەفۆنەوە یەت بۆ ئێمە بەڕاستی وا ئەزانم سوورکێ و خۆی زیندوو بۆتەوە کە تەلەفۆنەکە هەڵەگرم. اینجا دوایەوە کوڕێکی ئەمەنە ئازا و زیرەک بەخوا زۆربەی ئیشەکانی دایکیشی لە ماڵەوە ئەکرد. ئەمەندە بەوەفا بۆ بووی لەوێ دانیشتە بوو، نیوەڕۆ بوو، وتی باوەتم گیان، وتی توخوا تکاو تیا ئەەکەم مەچۆ بۆ خۆپیشاندان، تۆ شەلیت و نوقسانیشی بچیت و بکەوی بەژێر پێی خەڵکەوە، هەزار جوێن و ناخۆشی بۆ ئێمەیەت، بەڵام تکایە ڕەجال لێ یەکەم هەتا مردنەوەم لەبیر ناچێت. زۆر ئەسەف و تەئسیری لە ژیانم کردووە. ئەوە قەبری باو گۆرەی بۆەوە نەنکی بۆ پووری بوو. ڕۆژە لە ڕۆژان قەبرەکانمان ئاوایەتە نەمزانی ڕۆژێ لە ڕۆژان ئەمەشە بێ بە گۆڕی خۆی و خۆشیەتە ئێرا و
بەو تەمەنە جوانەیە و ئەوە گەڵای لەدا چڕاو ئەوە چەند ساڵە من هاتو چێم سەر قەبرانەیە کە یم ئەڕۆم زوخاو نەبێ و مشکیلە نەبێ و هین نەبێ هیچم سەوز نەکرد داکەم سورکە ئەو نە هاوکاریم بوو ئەو نە هاوکاریم بوو حەتان خی گەورە ئەڵێ بەسە ئەو نەی من لێ ڕازی بووم لە دنیا ئەو نەخوا و پێغەمبەری لە ڕازی بێ لە ژیانە پرسیینەوەی نەبێ لە هینی منە خی گەورە بە هەستی بەرینی جێبێ هەموو ڕۆژە لە ئاوەکەی کەوسەر تێرخواتەوە بۆ خاتی عەزەمەتی خۆی هەرە دوعانەی بۆکەم خی گەورە سەرفرازی ماڵی خوابێ خی گەورە ئازای ماڵی خوابێ ڕۆڵە گیان هەچێکم بەسەر هاتووە لەسەر تۆ ڕۆڵە گەردنی خۆش و ئازابێ لە دنیا وەگوژیری بەریدایک زۆرم ئازاب چەش بەدەستەوە ڕۆڵە گیان زۆر هیلاک بووم زۆر بەداماوی بەخێوم کردن ئەس تاوانەکەیەوە بووم ناڵی فەقیر بووم ڕۆڵە گیان لەنا هیچ تاوانێکتان نەبوو